دوای ڕاگەیاندنی شەش لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا بۆ ئەو کاندیدا و بەشەی هەیەیانە بۆ سەرۆکایەتی تورکیا و کۆتایی هێنان بە زیاتر لە 20 ساڵی فەرمانڕەوایەتی ڕەجەب تەیب ئەردۆغان پێدەچێت هێڵ و نەخشە سازیە سەرەکیەکانی هەڵبژاردننی تورکیا دەرکەوتبن بۆ زۆرێک لە شیکەرەوە. ئەم هەڵبژاردنە چاوەڕوانکراوە بە گرنگترین هەڵبژاردن ناودێردەکرێت لە ماوەی ئەم 100 ساڵەی تەمەنی کۆماری تورکیادا. تەنانەت ڕۆژنامەی واشنگتن پۆست بە گرنگترین هەڵبژاردننی ئەم ساڵی 2023 باسی دەکا. وەک ڕۆژنامەکە دەڵێت ئەنجامەکانی هەڵبژاردننی تورکیا کاریگەریەکی ڕاستەوخۆیان دەبێت بەسەر هەڵسەنگاندن و تاوتوێکردنە نوێیەکانی واشنگتن و مۆسکۆ و پایتەختە گرنگەکانی ئەوروپاش بۆ ڕەهەندە ژیۆسیاسیەکان لەو ناوچەی جیهاندا. جا بڕیاری دەنگدەران لەو هەڵبژاردنەی مانگی پێنجی داهاتوودا هەر تەنها لە دیاریکردنی سەرۆکی داهاتووی تورکیادا سنووردار نابێ، بەڵکو دەنگدانێکیشە لەسەر چۆنێتی و شێوازی فەرمانڕەوایەتیکردن و ڕێبازی ئابووری و ئەگەر و نەگەرەکانی بەشداریەکانی تورکیا لە قەیرانەکانی ناوچەکەدا. ئەو شەش لایەنەی ئۆپۆزیسیۆن نەخشە ڕێگەیەکی 12 خاڵیان داناوە بۆ کارکردنیان ئەگەر هاتوو هەڵبژاردنیان بردەوە و یەکێکیش لە خاڵە سەرەکیەکان گێڕانەوەی سیستمی پەرلەمانیە لە تورکیادا و دانانی هۆڵی پەرلەمان بە تەنها شوێنێک کە چارەسەری کێشەکانی وڵاتەکەی تیادا بکرێ بە کێشەی کوردیشەوە. هەدەپە بە سێم گەورەترین لایەنی سیاسی دادەنرێت لە تورکیادا لە بڕوابوون بەو دروشمەی بەرزی کردوێتەوە وەک دەڵێ تورکیا پێویستی بە ئاشتەواییە نەک قەیران. هەدەپە بەم دروشمەوە دەچێتە هەڵبژاردنەوە. کورد کاندیدی نییە بۆ پۆستی سەرۆکایەتی و جەختیش دەکاتەوە لەوەی دەخوازێ کۆتایی بێنرێ بە فەرمانڕەوایەتی تاکە کەس لە تورکیادا. ئێستا ڕەوشە سیاسەکەی تورکیا ئاڵۆزە و دەکرێت بگوترێ لە قوڵپە قوڵپی کوڵاندایە و بە هەر بارێکیشیدا لی بڕوانی ئەو پرسیارە بەرەوەکە دەگرێت. ئایا لە پاش زیاتر لە 20 ساڵی فەرمانڕەوایەتیکردندا ئەردۆغان و ئاکەپە دەرفەتی سەرکەوتنیان هەیە لە هەڵبژاردنەکەی مانگی پێنجدا؟ خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. سەرۆکی تورکیا ڕۆژی هەڵبژاردننی گشتی و سەرۆکایەتی تورکیا ڕادەگەیەنێت و دەست بەجێ پەیامێکیش بە دەنگدەران دەدات و دەکەوێتە توانجدان لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن. شنو iyi bilin ki با ئەمە ڕوون و ئاشکرا بێت بۆ هەموو کەسێک لە ڕۆژی چواردەی مانگی پێنجدا گەلی تورکیا ئەوەی پێویست بێت دەیکات و بە پشتیوانی یەزدان هەرگیز لەگەڵ ئەو لایەنانەشدا نابین کە لە بەتاڵی قسە ئەکەن. کاندیدی ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا بۆ پۆستی سەرۆکایەتی تورکیا داوای بەشداریەکی بەرفراوانی دەنگدەران دەکات تا بتوانرێ زۆربەی کێشەکانی وڵاتەکەی لە هۆڵی پەرلەماندا چارەسەر بکرێن. Değerli arkadaşlarım, شوێنی چارەسەرکردنی هەموو کێشەکان بە کێشەی کوردیشەوە ئەنجومەنی باڵای نیشتیمانی تورکیایە. جارێکی تریش دووبارەی دەکەمەوە شوێنی چارەسەرکردنی هەموو کێشەکان بە کێشەی کوردیشەوە ئەنجومەنی باڵای نیشتیمانی تورکیایە. ئەڵبەت بوونی ئەم ئەنجومەنە باڵا نیشتیمانیەی وڵاتەکەمان لەو ڕاستیەوە سەرچاوی گرتووەکە لە پەرلەماندا هەموو کێشەکان چارەسەر دەکرێن. هەدەپە کە بەشدار نییە لە هاوبەندیەکەی شەشلایەنەکەی ئۆپۆزیسیۆنی تورکیادا بەڵام ڕوانینی خۆی هەیە بۆ قۆناغی پاش ئەم هەڵبژاردنە چاوەڕوانکراوەی تورکیا. Cumhurbaşkanlığı seçimlerinde لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا ئێمە بەرپرسیارەتی مێژووی خۆمان بەجێ دەگەێنین دژبە فەرمانڕەوایەتی تاکە کەس لە پێناو دانپیادانان بە دیموکراتی و مافوو ئازادیە بنچینەیەکان و دادوەری و کۆمەڵایەتی لە وڵاتەکەدا. ئێمە زۆر سوورین لە بەرپرسیارکردنی ئەم حکوومەتە لەسەر هەژاری و گەندەڵی و تاڵانکردن و قازانجی نایاسایی، هەروەهاش بەرپرسیارکردنی هەموو ئەوانەی دەستیان لە وێرانکردنی وڵاتەکەدا هەیە. ئەم هەڵبژاردنەی مانگی پێنجی تورکیا لە ڕۆژێکی نائاسایی وڵاتەکەدا دەکرێت. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا وەک چاوەڕوان دەکرا خۆی کاندید کردوێتەوە بۆ گەڕێکی تری سەرۆکایەتی لەگەڵ ئەوەشدا کە نارەکانی ئەردۆغان یەکیان گرتووە و کاندیدێکی هاوبەشیان هەیە بۆ سەرۆکایەتی تورکیا و وەک زۆرێکیش لە شیکەرەوە ئاماژەی پێدەکەن لەوانەیە دەنگدەرانی هەدەپە دەنگی خۆیان بدەن بە کاندیدی ئۆپۆزیسیۆن.
بەڵام پرسیارە سەرێکیەکە لەوەدا دەمێنێتەوە ئەگەر ئەردۆغان هەڵبژاردن بدۆڕێنێ ئایا قۆناغی دوای ئەو چۆن دەبێت و ئۆپۆزیسیۆنەکان بە هەدەپەشەوە دەتوانن پەیمانەکانی ئێستایان بەجێبگەێنن. دکتۆر سولەیمان ئۆزەرن پسپۆڕە لە بواری توندوتیژی سیاسی و تێرۆریزم و هەروەها خاوەنی دەیان لێکۆڵینەوەی بابەتیانە و زانستیانەشە لەسەر چارەسەرکردنی قەیرانەکان و دۆسەی کورد، هەروەها سیاسەتی دەرەوەیی تورکیاش. دکتۆر ئۆزەرن وەک هاوکارێکیش کاری کردووە لەگەڵ هاوپەیمانێتی ناتۆ، وەزارەتی دەرەوەی ئەمریکا و کۆنگرێسی ئەمریکا و هەروەهاش لەگەڵ بەشی بەرەنگاربوونەوەی تێرۆریزمی جیهانی سەر بە نەتەوە یەکگرتوەکان. دکتۆر سولەیمان سەرەتا سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونن. با یەکەم پرسیار لێەوە دەست پێ بکەین لە ئاوەها ڕەوشێکدا کە تورکیای تێکەوتووە، ڕەوشی دوای بوومە لەرزەکە، قەیرانی سیاسی، قەیرانی دارایی و ئابووری، پێ دوایە لە ئاوەها ڕەوشێکدا هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوان لە تورکیا بکرێت؟ بەر لە هەموو شتێک سوپاس بۆ میوانداریەکەت. لە ڕاستیدا بوومەلەرزەکە ژیانی زیاتر لە 30 میلیۆن کەسی تێکدا و زۆر بەشیان لەو شارانەدان کە ژماری دانیشتوانیان زۆرن. هەڵبەتە هاوکاتی قەیرانی ئابووری وڵاتەکە هێندەی تر ئەو قەیرانی قوڵتر کردوێتەوە و خراپتریشی کردووە. لە ڕووی سیاسیشەوە بوومەلەرزەکە زیانێکی زۆری داوە، بە تایبەتیش کاتێک باز لە بەهاناوە چوونی حکومەت دەکرێت لە یەکەم 3 ڕۆژدا بۆ ئەو کارەساتە دەتوانم بڵێم کاری حکومەت وەک بوومەلەرزەکە کارەسات بووە. ڕێک ئەو دیمەنی خستەوە بەرچاومان کە فەرمانڕەوایەتی تاکە کەس چیدی ناکرێت کاری پێ بکرێت، چونکە هێندەی تر شتەکان خراپتر دەکات. لە پەیوەندی بە هەڵبژاردنەوە لەو بڕواایەدام ئەردۆغان و ئاکەپا هەوڵێکی زۆر دەدەن تا لە هەڵبژاردندا نەدۆڕێن، بەڵام پێناچێت ئەوان بۆ بچێتە سەر، چونکە خەڵک بەگشتی لە تووشیادا نیشانی گەورەی پرسیاریان داناوە لەسەر توانای ئەردۆغان و ئاکەپەش بۆ فەرمانڕەوایەتیکردنی وڵاتەکە و چارەسەرکردنی کێشە و ئاڵنگارەکان لە مەودای نزیک و دووردا. لە زۆر سەرچاوە ئاماژە بەوە دەکرێت ئەم هەڵبژاردنەی مانگی 5 لە تورکیادا گرنگترین هەڵبژاردنە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا. بۆچی؟ پێم وایە ئەوە مەزەندەکردنێکی ڕەوایە لەبەر ژمارەیەک هۆکار. یەکەمیان لەسەر ئاسی ناوخۆیی دوو جۆر ئەردۆغان و دوو جۆر ئاکەپەمان بینیوە. وێنەی یەکەمیان تا ساڵی 2010 و 2011 بووە و دووەمیشیان ئەوەی ئێستایە. لایەن و ڕێبەرێکی تەواو جودان و وەهاشیان کردووە زۆر کەس نیگەرانیان هەبێت لەبارەی ئایندەی تورکیا و هەروەها ئەو ڕێبازی تورکیاش دەیبێت. ئەمەش جێی سەرنجی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و وڵاتانی تریشە، چونکە ئەو ئاڕاستەی ئێستا تورکیای پیادا دەڕوات زۆر جێی نیگەرانیە. ئاسی سەرکوتکاریەکان لە تووشیادا گەیشتوتە ئەندازەیە کە ئەردۆغان هەموو دەسەڵاتەکانی دەستی خۆیدا کۆ کردوێتەوە نەک لە دامەزراوەکانی دەوڵەتدا. جا ئەگەر جارێکی تر سەر بکەوێت ئەوە فەرمانڕەوایەتیکی دیکتاتۆری دێتە ئاراوە. بێگومان ئەمە نیگەرانی سەرێکیەکە دەبێت. باسێریکی راپۆرتەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بکەین لەسەر مافەکانی مرۆڤ. ئەوە لیستێکی دوور و درێژی پێشەرکاریەکان دەبینین لە تورکیادا. ڕەوشی ئابووری جێی خۆشحاڵی نییە. لەمانەش گرنگتر ئەوەیە ئاکەپە جەماوەری خۆی لەدەستداوە. ئەگەر ئاکەپە هەڵبژاردن بباتەوە ئەوە هیچ پەیمانێک و ڕێبازێکی نوێ نابینرێت. توانای چارەسەری کێشەکانی نابێت وەک کێشەی کورد یان کێشەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ و مافە سیاسیەکان. بۆ هەندێک خەڵک سەرکەوتنی ئاکەپە واتە درێژەدان بە ڕەوشی ئێستا و لە چاوی خەڵکدا هیچ دەریچەیەک بۆ ئەو قەیرانانە نابینرێت. یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە هیچ متمانەیەک هەیە ئەگەر بێت و ئاکەپە یا ڕەجەب تایب ئەردۆغان هەڵبژاردنیان دۆڕان پێ قایل بن و ئەنجامەکان پەسەند بکەن؟ سیرکە بۆ ئەردۆغان و بۆ ئاکەپە و بۆ زۆر کەسی تری ناو بازنەی ئەردۆغانیش ئام هەڵبژاردنە هەر تەنها سەرکەوتن و دۆڕاندن نییە، بەڵکو پەیوەندی هەیە بە لەدەستدانی پێگەکانیانەوە. ئەمەیان ئەو جۆرە هەڵبژاردنە نییە ئەردۆغان و لایەنەکەی بێن و بڵێن باشە دادەنیشین. ساڵی 2019مان لەیادا کاتێک هەڵبژاردنی شارەوانی ئەستەنبوڵیان دۆڕان بینیشمان چیان کرد. دەمەوێت بڵێم ئەردۆغان و لایەنەکەی هەرچێکیان لە دەسەڵاتدا بێت دەیکەن بۆ سەرکەوتنی خۆیان، وەک بەکارهێنانی ئەنجومەنی باڵای هەڵبژاردنەکان کە پڕە لەو خەڵکەی نزیکن لە خۆی و ئالە ئاکەپەوە. نیگەرانێکی قوڵ هەیە لەسەر ئازادی میدیا لە تووشیادا، وەک ئەوەی لە هەفتەی ڕابردوودا ڕوویدا و حکومەت ڕێگەی نەدا مۆڵەتی هەندێک لە میدیاکان درێژ بکرێتەوە. جا هەموو شتێک دەکەن بۆ کۆنتڕۆڵکردنی پرۆسەی هەڵبژاردن و ئەگەری شتەکان هەر بەدڵی خۆیان نەبوو ئەوە بە دوور نازانرێت داوای سەر لە نوێکردنەوەی هەڵبژاردن بکەنەوە. ینی بەپێی ڕای زۆرێک لە چاودێرە تورکەکان بە تایبەتی لە ناو تورکیاشدا ئەمەژە بەوە دەکەن لە ماوەی ئەم زیاتر لە 20 ساڵی ڕابردووی فەرمانڕەوایەتی ئەردۆغاندا ئەردۆغان هەندێشتی باشیشی کردووە،
ئەو شتە باشانەی کە کردوونی بەڕای تۆ لەم هەڵبژاردنەدا ینی وەکو باشە بووی دەگەڕێتەوە دەبێتە شتێکی ئەرێنی بۆ دەنگدان بە ئەردۆغان و بە ئاکاپا؟ لە ڕاستیدا پێناچێت چونکە ژمارەیەک هەنگاو هەن لەو هەنگاوە ئەرێنیانە نەخۆی و نەلایەنەکەشی تەواویان نەکردووە. بۆ نمونە چارەسەرکردنی کێشەی کورد، دیموکراسی، مافی مرۆڤ، ئازادیەکان، یان لە ساڵی 2011دا ئاکەپە هەموو جەختکردنەوەیشی لەوە بوو بچێتە یەکێتی ئەوروپاوە. بەڵام ئەو پرۆسەیە و بە تایبەتیش لەم 6 ساڵی ڕابردوودا ڕاگیرەوە بەهۆی کارەکانی ئەردۆغان و لایەنەکەیەوە. بەمانایەکی دیکە هێڵەکانی بەزاندوو وهای کردووە بۆ خۆی و بۆ لایەنەکەشی هێزگار ئالۆز بێت تا پاشگەز ببنەوە، چونکە پاشگەز بوونەوە و گەڕانەوە بۆ باریکی ئاسایی واتە ئازادی میدیا، ئازادی ڕادەربڕین. ئەمە بێرە دەرکەوتنی ڕاستی گوناهبارکردنەکان و گەندەڵی و ئەشکەنجەدان و زۆر خراپەکاری دیکەش کە بەرپرسیارکردنی بەدوادا دێت و لێپێچینەوەیان لەسەر دەکرێت. جا پێم وایە خۆی و لایەنەکەشی ئەو دەرفەتەیان لەدەستداوە. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی شەش لایەنەکە کۆمەڵە پەیمانی گەورەیان داوە بە خەڵک بە تایبەتی هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا. جا پرسیارەکەمەوەیە ئەی ئەوان چ متمانەیەکەیە بۆیان کە ئەو پەیمانانەی داویانە جێبەجێ بکەن؟ پێم وایە ئەمە پرسیارێکی زۆر باشە. ئەمە یەکێکە لەو پرسانەی خەڵک زۆر پرسیاری لەبارەوە دەکەن. لەو بڕوایەدام لایەنی ئەرێنی ئەو ڕاگەاندراوەیە کە بڵاویان کردەوە و گەشتبینیەکەش زیاتر بۆ ئەو بەندەی ڕاگەاندراوەکەیە کە باز دەگەڕانەوە بۆ سیستەمی پەرلەمانی دەکات. ئەمەش واتە هەڵوەشانەوەی فەرمانڕەوایەتی تاکە کەس. دووهەمیش پێم وایە زۆر ئاماژە و پەیمانی شەن لەو ڕاگەاندراوەدا بۆ پەسەندکردنی یاسای زیاتر بەمبەستی فراوانکردنی سەروەری یاسا و گەڕانەوە بۆ تورکیایەکی دیموکراتی. ئەمەش بابەتێکی گرنگە. خاڵێکی دیکەش ئەوەیە ئەمان بەرەیەکن لە 6 لایەن پێکاتون واتە بەرەیەکە لە لایەنی جۆرا و جۆر، هەرچەندە لایەنی نەتەوەپەرستی تیادای و جێنیگەرانیە، بەڵام زۆرینەی ئەندامەکان بەلایەتی ئەوروپا و دیموکراسی و سەروەری یاسادا دایدەشکێنن. ئەمانە بۆ منیش وەک بنەماوە هەن. جا ئەگەر ئەو پەیمانەی داویانە بەجێی بگەێنن وەک ئەوەی تورکیا بگەڕێنەوە بۆ دیموکراسی، ئەوە شتێکی گەورە دەبێت. Going back to democracy, which is very significant. دکتۆر سلێمان، من دەگەڕێمەوە بۆلات. زۆرێک لە شیکەرەوە دەنگدەرانی کورد بە یەکلاکەرەوە دادەنێن لەم هەڵبژاردنەی تورکیادا هاوشێوەی هەڵبژاردنەکەی ساڵی 2019 شارەوانی ئەستانبوڵ. هۆکاری ئەوەی میوانداری سەرۆکی ئازیزی جەهەپەمان کرد تا نیشانی بدەین ئێمە پشتیوانین لە چارەسەرکردنێکی دیموکراتیانەی پرسی کورد لە ناوهۆڵی پەرلەماندا لە ناوهۆڵی ئەنجومەنی باڵای نیشتیمانی تورکیادا. هەر بۆیە ویستیشمان پێشوازی لە بەڕێز کلیچداروغڵو شاندی یاوەری بکەین لە پەرلەماندا. کورد لە تورکیادا بە ئاشکرایی داوای چارەسەرکردنێکی سیاسیانەی دۆسەکەی خۆی دەکات و دەمێکە جەخت دەکاتەوە لەوەی هەرگیز کێشەی کورد لە تورکیادا بە چەک چارەسەر ناکرێت. Şunu ifade etmek isterim ki bugün هۆکاری ئەوەی میوانداری سەرۆکی ئازیزی جەهەپەمان کرد تا نیشانی بدەین ئێمە پشتیوانین لە چارەسەرکردنێکی دیموکراتیانەی پرسی کورد لە ناوهۆڵی پەرلەماندا لە ناوهۆڵی ئەنجومەنی باڵای نیشتیمانی تورکیادا. هەر بۆیە ویستیشمان پێشوازی لە بەڕێز کلیچداروغڵو شاندی یاوەری بکەین لە پەرلەماندا. لەسەر هەڵوێستەکانی هەدەپە و ئەودا کۆچەی لە دۆزی کوردەی کا لە تورکیادا گەلێک باجی داوە وەک زیندانیکردنی سەرکردە و ڕێبەرە سیاسیەکانی کورد. ئێستاش هەدەپە لە بەردەم مەترسی قەدەغەکردندایە وەک لایەنێکی سیاسی. Parti kapatmak doğru değil. قەدەغەکردنی لایەنێکی سیاسی هەڵەیە. هەمومان دەزانین و بینیومانە هەر لایەنێکی سیاسی قەدەغە کرابێت جارێکی تر لەسەر شانۆی سیاسی وڵاتەکە دەرکەوتوتەوە بە ناوێکی جوداوە و خەڵکیش پشتیوانی بوون. جا هەندێک ڕێوشۆن هەن کە لە ڕوانینی هاوبەشمان هەن لەسەری لەبارەی قەدەغەکردنی حیزبەکانەوە. پێویستە ئەم جۆرە قەدەغەکردنانە زۆر قورس بکرێن و پێویستە یەکەم جار پەرلەمان دەنگی لەسەر بدات. ئەم ڕایەشم لەگەڵ هەردوو هاوسەرۆکی بەڕێزدا باس کردووە. وەک چاودێر و شیکەرەوە ئاماژەی پێدەکەن یەکێک لەو هۆکارانەی بووە مای کەمبوونەوەی ڕێژەی دەنگدەرانی ئاکەپە پەیوەندی هەیە بە کوردەوە. هەر بۆیەشە وەک دەڵێن کاندیدی شەشلایەنەکەی ئۆپۆزیسیۆن هیوای بە دەنگی کووردە لە هەڵبژاردندا. Benim kanaatim de بەڕای من لە هەڵبژاردنێکی سەرۆکایەتیدا ڕێژەیەکی زۆری دەنگدەرانی هەدەپێ دەنگ بە کلیچداروغڵو دەدەن. ژمارەی گرفت و تەگەرەی مێژوویی لە بەردەم دەنگدانی کورد بۆ جەهەپە هەن. بەڵام پێم وانییە بۆ دەنگدان بە کلیچداروغڵو گرفتێکی ئەوتویان هەبێت.
لە ڕوانگەی ئەو پردەی لە نێوان دەنگدەرانی کورد و دەنگدەرانی جاپەدا دروست بووە. دکتۆر سلێمان بە پرسیارەکان سەبارەت بە کورد بەگشتی دەستی پێ بکەین لە تورکیا خواستێگەیە بۆ چارەسەری کێشەی کورد؟ I think there is a way. One of the بەڵێ هەیە یەکێک لەو شتانەی دڵخۆشکەرە ئەو کۆبوونەوەی نێوان کەمال کلیژدار ئۆغڵو و کاندیدی سەرۆکایەتی تورکیا و ڕێبەرانی هەدەپە بوو. دوای کۆبوونەوەکە ئەویان ئاشکرا کرد وەک بینیمان هەر چارەسەریەک بۆ پرسی کورد ئەوە پێویستە لە هۆڵی پەرلەماندا بێت. پێم وایە ئەگەر ئەو پەیمانە بەجێ بگێن و سەرکەوتوو بن لە گردبوونەوە لەو هۆڵی پەرلەمانەدا ئەوە هیوایەکەیە لە ساڵی 2009دا و لە ساڵی 2014دا کە هەوڵ هەبوون بۆ چارەسەرکردنی ئەم پرسە پێم وابێت ئەو هەڵەیی ئاکاپە کردی ئەو بوو خۆی لە هۆڵی پەرلەمان بە دوورگرت و کارکتەرەکانی دیکەی هێنایە ناو هەنگاوەکانیەوە وەک ئۆجەلان و پەکەکە لە کاتێکدا پێویست بوو لە ناو هۆڵی پەرلەماندا ئەم پرسە هەستیارە چارەسەر بکرێت. ڕاستە هەمیشە کارکتەری تر دێنە ناو پرۆسەکەوە بەڵام سیاسێک لە بەرامبەر سیاسێکدا زیاتر وەها دەکات ڕوونی و ئاشکرایی هەبێت لە پرۆسەکەدا و متمانەیەکی زیاتریش دروست دەکات. It's going to be much more transparent and it's going to build trust. جەنابەت ئاماژە بە کۆبوونەوەکەی کلیژدار ئۆغڵوەکەی لەگەڵ سەرکردایەتی هەدەپەدا ئێمە لە ساڵی 2001دا و چەند ساڵێکیش دوایەوە کۆمەڵی کۆبوونەوەی لەو شێوانەمان بینی کە ئەردۆغان لەگەڵ کوردە دەیکرد. تەنانەت ئەردۆغان لە ناو پەرلەمانی تورکیایە دەستی بە گریان کرد. شعری ئەحمەدی خانی دەخوێنەوە باسی لە زمانی کوردی لە مافی گەلی کوورد دەکرد. بەڵام ئەوە تا ئێستش بەم شێوەیە بووە. کێ دەڵێ کلیژدار ئۆغڵو جوان نابێ؟ I think there are always risks. These processes are not easy to navigate. پێم وایە هەمیشە ترس و نیگەرانی هەن ئەمە پرۆسەیەکی هەرواسانە نییە بتوانین ئاراستەکەی دیاری بکەین. پێم وایە کلیژدار ئۆغڵو هەندێک خاڵی ئەرێنی هەن لە پێش هەموو شتێکدا خۆی کوردە و عەلەویشە و خەڵکی ناوچەکەشە بنەماڵەکەی دووچاری مەینەتێکی زۆر بوونەتەوە بەهۆی ئەو سیاسەتانەی پرسی کوردیان دروست کردووە. هەر بۆیە وەک کەسێکی گونجاوە بۆ ئەم پرۆسەیە کەسایەتێکەشی دەرفەتێکی بۆ دروست کردووە و کەسێکی ئارامە و دژی خەڵکی سەرکوتکارە پشتیوانی لە سیستەمێکی پەرلەمانی دەکات. ئەمەش واتە دەسەڵاتەکەی سەرۆک ناهێڵێت. خاڵێکی دیکەی ئەرێنی لەم بابەتەدا بەلای منەوە ئەوەیە کە نەک هەر ڕێبەرایەتی هەدەپە بەڵکو خودی سەلاحەدین دەمیرتاش لێرەدا ڕۆڵ دەگێڕێت وەک کاریزمایەک و سیاسێکی بەتوانە. نکۆڵی ناکەم لەوەی بەهۆی نەتەوە پەرستەکانی ناو ئەم بەرەی شەژلەیانەکە هێشتاش نیگەرانی و ترس هەن بەڵام هیوایەکی زۆریشن چونکە دەشێت نەتەوە پەرستەکان ببنە متمانەیەک بۆ نەتەوە پەرستەکانی دیکە و لەوانەشە پێکەوە لەگەڵ هەدەپەدا هەنگاوی گەورەتریش بنێن و بەرەکەشیان فراوانتر بکات. لە پەیوەندیش بە کلیژدار ئۆغڵۆوە ئەوە دەتوانێت ڕاستەخۆ لەگەڵ گەلی کووردا بدوێت و لەو جۆرە کەسانەشە ئەگەر کار ئاسانی بۆ بکرێت ئەوە دەتوانێت لەگەڵ کوردی ناو بەشەکانی دیکەشدا بکەوێتە ئاخاوتن وەک کورد لە عێراق و تەنانەت لە سووریاش. With the other Kurds in Iraq, in other parts of other countries like Syria. بەڵام لە بیریشمان نەچێ ینی ئەوەی کە دەگوترێ کەماڵ کلیژدار ئۆغڵو بەڕەگەز کووردە و هەروەها ئەوەی کە عەلەویشە لەوانەیە ئەمەش دەرفەتەکانی سەرکەوتنی لە هەڵبژاردنە ینی لێکەم بکەنەوە. I think there is now, according to several polls, پێم وایە ئێستا بە پێ ڕاوەرگرتنە گشتەکان کلیژدار ئۆغڵو لە پێشە بەڵام ئەمە لە ڕاوەرگرتنەکاندایە کاندیدی دیکەش هەن لە هەڵبژاردنەکاندا ئێستا ئاکەپە و ئەردۆغانیش بە تایبەتی خۆیان ڕاگرتووە لەوەی بازە ناسنامەی نەژادی و ئاینزایی کلیژدار ئۆغڵو بکەن. ئەمە دیوە ئاشکراکەیە بەڵام لەناو دەنگدەرانی ئاکەپەدا دەستکراوە بە هەڵمەتی چاواشەکردن لەسەر ئەو بابەتە و ناسنامە نەژادی و ئاینزاکەی ڕێبەری جەهەپەیان کردوتە ئامانج و دەژڵێن ئەگەر جەهەپە دەسەڵات بگرێتە دەست ئەوە تورکیا دەگەڕێتەوە بۆ ساڵانی سیەکان و چلەکان و فەرمانڕەوایەتی تاکلایەنە و سەرکوتکردن و ئەو شتانە دەیانەوێت خەڵک بترسێنن. هەڵبەتە ئەمەی دێڵێن لە کاتێکدا کێشە هەنووکەیەکان زۆر گەورن. هەر بۆیە پێم وانیە ئەو جۆرە ڕوانینانە کاریگەریکی ئەو تویان هەبێت چونکە خەڵک دەزانن کلیژدار ئۆغڵو هەر لە سەرەتاوە بەرنامەیەکی فرێلایەنی هەبوو بەرنامەکەشی وەک دەڵێن بۆ کۆکردنەوەی هەمووانە. واتە هەرتەنها بۆ کەمالیستی و سکولارەکان نییە بەڵکو بۆ موسڵمان و موسڵمانە کۆنە پارێزەکانیشە لە تووشەدا ئەوەی ئێستاش دەبینرێت کاری خۆی کردووە. Muslims, conservative Muslims in Turkey, which so far has worked. کورد دەبێت چی بکا بەڕای تۆ؟ من دەزانم جەنابەت بەشێک بووی لەو هۆڵانەی بۆ چارەسەرکردنی کێشەی کورد دەدران لە تورکیا لە سەرەتای 2000ەکانە. بەڕای تۆ لە ئێستا بێت چی بکە بۆ ئەوەی بتوانێت کە پێگەی سیاسی خۆی پارێزە لە تورکیا و بگا بە مافەکانیشی؟
I think given the current situation in Turkey, لە پەیوەندی بەم ڕەوشەی ئێستای تورکیاوە ئاکەپە هەرتەنها لایەنێکی سیاسی ئیسلامی نییە بەڵکو نەتەوە پەرستیشە ئەوانش کە لە دەوری ئاکەپەن کێن مەهەپەیە کە لایەنێکی ئەو پەڕینەتەوەیە و لایەنی دیکەشی لەگەڵدان وەک پارتی ڕێبازی ئازاد کە بەڕای من درێژکراوەی حیزبوڵڵایە و ئەمەش ژەی نیگەرانێکی زۆرە و کارنامەی ئەم جۆرە لایەنانە مای نیگەرانێکی قوڵن جا ئەمە لەلایەکی دیکەشەوە زۆرینەی کورد دەنگی بە هەدەپەداوە جا ئەگەر شەش لایەنەکەی ئۆپۆزیسیۆن هەڵبژارنەکەیان بردەوە ئەوە پێویستە کورد بە ڕاشکاوی قسەی خۆی بکات تا ئەو سنوورەی دەیەوێت بۆ چارەسەرکردنی پرسی خۆی بێجگەلەوەش پێویستە کورد بەشداریکی گەورەی هەبێت لە دەنگداندا چونکە ئەمە دەرفەتێکی زێڕینە و نابێت لە دەستی بدات با لە بیرمان نەچێت کە هەدەپا بڕیارێکی زۆر گەورە و گرنگی داوە بەوەی کاندیدی نابێت بۆ سەرۆکایەتی ئەمەش واتە پشتیوانی لە کلیژدار ئۆغڵۆ دەکرێت جا بەڕای من باشترین دەرفەت لە ئێستادا بۆ کورد پەرلەمانە و هەروەهاش درێژەدانە بە هەوڵەکان بۆ وەدەستهێنانی مافەکان ئەگەر شەش لایەنەکە هەڵبژاردن ببەنەوە و وابەستەی پەیمانەکانیان ببن ئەوە هیواکان زۆر زیاتر دەبن بۆ ئەوەی کورد لە ڕەوشێکی باشتر دابێت و هیواداریشم بەشدارێکی زیاتری کورد هەبێت in a much more better situation and position and hopefully this would also contribute to Kurds. بەرلەوەی بچمە بەشی سێمی بەرنامەکەمان کاگ شارۆ شاهۆ پرسیارێکی هەیە ئەلبەتە پرسیارەکەی سەبارەت بە دەوڵەتی قوڵە لە تورکیاوە لە پەیوەندی بە کێشەی کورد و هەروەها کێشەکانی تریش لە تورکیادا دەڵێ ڕۆڵی دەوڵەتی قوڵ چییە لە هەڵبژاردنەکانی تورکیادا کاریگەری ئەو هێزە لەسەر تورکیا چەندە وەگاشکرایە زۆر کات من ملانیەکان لە ڕێگای کودەتای سەربازی یەکلا دەبنەوە بۆ ئەم جارە چۆنە I think this is a fascinating question. Unfortunately, the AKP came with the promise of there would be no return. پێم وایە ئەمە پرسیارێکی زۆر سەرنجڕاکێشە ئاکەپا بەردەوام پەیمانی دەدا بەوەی هەرگیز گەڕانەوە نییە بۆ ساڵانی نەوەدەکان ساڵانی نەوەدەکان ئاماژەیە بە ڕۆژ و ساڵە ڕەشەکانی کوشتن و ڕفاندن و بەسەر و شەنکردن لەلایەن هەندێک لەو تاکە کەسانەی بەشێک بوون لە دەوڵەت و هەروەها پێکهێنەری لایەنی وەک حیزبوڵڵاش بوون بەداخەوە ئێستا تووشیا ئەزمموی شتگەلێکی هاوشێوە دەکات بە تایبەتیش لەم 6 ساڵی ڕابردوودا گەڕانەوەمان بینیوە بۆ ساڵە تاریکەکان بەڵام ئەمی ئێستاکە زۆر خراپترە بۆچی چکە لە نەوەدەکاندا بەنیهێنێکی تەواوە دەکران و ئێستاش زۆر بە ئاشکرایی و کراوەیی دەکرێن و لەو ساڵانەدا سیاسیەکان لە کەناڵەکانەوە ڕاشکاوانە باسییان لەو دیاردەیە دەکرد بەڵام ناتوانن باسی بکەن دەوڵەتی قوڵ و ڕێکخراوەیی تریش کە ئێستا ئەوانش بوونەتە کێشە لە تووشیادا وەک ڕێکخراوە مافیایەکان و ئەوانەی تاوانی بە بەرنامە دەکەن مای نیگەرانێکی گەورە و قوڵن جا ئەگەر ئۆپۆزیسیۆنەکان ئەم هەڵبژاردنە ببنەوە ئەوە لەوانەیە تاوانی بە بەرنامە دەکەن مای نیگەرانێکی گەورە قوڵن جا ئەگەر ئۆپۆزیسیۆنەکان ئەم هەڵبژاردنە ببنەوە ئەوە لەوانەیە هەندێک لە دەستێوەردان لەلایەن کەسانی دەوڵەتی قوڵەوە ببینین دەوڵەتی قوڵ شتێکی نایاساییە هەرچەندە خۆشی وەها نیشان دەدات کە بەشێکە لە دەوڵەت pretending to be a part of the state. دکتۆر سلێمان من دەگەڕێمەوە بۆلات ڕەخنەگران وەک باسی دەکەن ئەم حکوومەتە هاوبەشەی ئاکەپە و مەهەپا تەنانەت دۆسێنەونەتەوەیەکانیش بەکاردێنێ لە پێناو جوڵاندنی ڕای گشتی وڵاتەکەدا وەک ئەو کێشەی ئێستا هەیە لەوەی سوید ببێتە ئەندامیاننا لە هەوپەیمانێتی ناتۆدا. سوید وڵاتێکی دراوسێمانە و دەڵێم بێجگەلەوەی خاوەنگەلێکی باشە ئێمە پەیوەندێکی باشیشمان لەگەڵ ئەو وڵاتەی دراوسێماندا هەیە. هاوکات ئەو هەستەشم هەیە کە ئەندامەتی فێنلاند لە ناتۆدا بەبێ ئەندامەتی سوێد کەم و کوڕی دەبێت. بەرژەوەندێکی زۆری هاوبەشمان هەیە وەک دوو دراوسێ و دەریای باڵتیک کەناری هەردوو وڵاتمانە. هەر بۆیە دەمانەوێت هاوپەیمانەتی ناتۆ بە 32 ئەندامەوە ببینین. تورکیا پێدا دەگرێت و دەڵێ دەبێ وڵاتی سوید هەموو ئەو ناوانەی دراون پێی ڕادستی ئانکەرەیان بکاتەوە. تەرۆریستەرە وڵاتی سوید دەرگاکانی خۆی بۆ تیرۆریزم کردوێتەوە لە شەقامەکانی ستۆکۆڵمدا پەکەکە و یەپەگە و پەیەدا خۆپیشاندانی زۆر دەکەن دژ بە تورکیا ئەو نیگەرانیانەمان بە سەرۆکوەزیرانی سوید ڕاگەاندووە لیستێکی سەوبیزناوی تیرۆریستمان داوە بە سوید و داوامان کردووە ڕادەستمان بکرێنەوە ڕاستە سەرۆکوەزیرانی سوید کەسێکی باشە بەڵام هیچ یەکێک لەو تیرۆریستانیان ڕادەست نەکردینەوە نەیانتوانی. دکتۆر سلێمان مەسەلەی سیاسەتی دەرەوەیی تورکیا ئانی بۆ نمونە ئێستا ئەم دۆسەیی کە وڵاتی سویدی تێکەوتۆ بەهۆی ئەوەی کە تورکیا قای نابێت بێتە ئەندامی ناتۆ
ئەمەش هەوڵێکی تری لایەنی فەرمانڕەوای تورکیا بۆ بەدەستهێنانی دەنگی زیاتر یاخۆر بەڕاستی ئەردۆغان نایەوێ سوید ببێ بە ئەندام لە ناتۆدا. I think there are three dimensions. First, as you said, ئەم بابەتە سێ ڕەهەندی هەیە. یەکەمیان وەک ئەوەی باست کرد و کردوێتە کاڵایەکی زۆر باش بۆ خۆی تا بە خەڵکی بفرۆشێتەوە و لایەنگرەکانیشی کە سەیری ئەو جۆرە سیاسەتە دەکەن ئەردۆغان وەک ڕێبەرێکی بەهێز دەبینن. ڕەهەندی دووەمیش بریتە لە عەقڵێتی پارتی فەرمانڕەوا. زۆر دۆسێ هەن و شەرخانەکانی تورکیا نیشان دەدەن لە ڕۆژئاوا و لە ناتۆ. هەڵبەتە ئەمەش بەهۆی عەقڵێتێکی ئاکەپەوەیە کە بریتە لە ئیسلامی و نەتەوەپەرستی. ڕەهەندی سێهەمیش ئەوەیە ئەردۆغان وڵاتی سوید وەک ئەمڕازێک دەبینێت تا لە دۆسیەکانی تردا بەکاری بهێنێت لە بەرامبەر ئەمریکا و یەکێتی ئەوروپاشدا. بۆ نمونە لە دۆسەی F-16کاندا لەگەڵ ئەمریکادا جا ئەنکەرە دۆسی ئەندامەتی وڵاتی سوید لە ناتۆدا کردووەتە ئەمڕازێک لە پێناو دەستکەوتی زیاتردا وەک F-16 و F-35. in terms of COTSA sanctions, in terms of F-35 programs. زۆر جار ئێمە گوێمان لە گەورە کاربەدەستانی تورکیا ئابێ بە خودی ڕەجەب تەیب ئەردۆغانیشەوە، یعنی کاتێک کە دێتە سەر جەرم و کێشەیەکی سیاسی دەست بەجێ دەیبەستێتەوە بە تێرۆریزمەوە. ئەکرێ پێم بڵێ چێ تێرۆریزم نییە لە تورکیا؟ پرسیارێکی زۆر باشە. پێم وایە ئەمە ئەو سندوقەی حکومەتی تورکیایە و هەر کەسە و لایەنێک بێوێت بە پێی پێناسی خۆیان بۆ تیرۆریزم لەو سندوقەی دەنێن. جاکێ لە تورکیادا ئەو پێناسەیە دەیگرێتەوە دەکرێت بڵێم هەر کەسێک ئۆپۆزیسیۆن بێت، هەر کەسێکی تەبا نەبێت لەگەڵ سیاسەتەکانیاندا، هەر کەسێک ڕەخنە یان ناڕەزایی هەبێت لە سیاسەتەکانیان. جا لێرەدا هیچ سنوورێک نییە و یاسای بۆ دانراوە و بە یاسا خەڵک دەکەنە تیرۆریست یان بە هەبوونی پەیوەندی بە ڕێکخراوە تیرۆریستەکانەوە گوناهبار دەکرێن. ئەمەش لای دەسەڵاتدارانی ئەوڕۆ کۆتایی پێنایەت. And we see this again and again, and I think there's no end to that. ئەگەر ئەم لایەنانەی ئۆپۆزیسیۆن بێن پێ دوایە ئەم دۆسەی تێرۆریزمە لە تورکیا بڕەوێتەوە. ئەمە چەند ساڵێکە دەبینین ئەردۆغان جەخە دەکاتەوە لەوەی و توێژ لەگە تێرۆریستانە ناکات بە هیچ شێوەیەک. بەڵام نامان کاتیشا حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان لەگەڵ ڕێکخراوی حەماسی فەلەستینیەکانە بۆ نمونە چەندان جۆر دانوستاندنی هەبووە. پێ وایە ئۆپۆزیسیۆنەکان ئەگەر دەسەڵاتیان گرتە دەست ئەو ڕوانینە بگۆڕن لە تورکیا؟ Officially, any government, like the United States or others, لە ڕووی فەرمیەوە هەموو حکومەتەکان بۆ نمونە ئەمریکاش دەڵێن وتوێژ لەگەڵ تیرۆریستان و ئەو جۆرە ڕێکخراوانەدا ناکات. بەڵام لە ڕاستیدا ڕێگە هەن بۆ وتوێژکردنیی لەو شێوەیە. هەر بۆیە لەو بڕوایەدام دەشێت ئەو جۆرە گوتارە بمێنێتەوە، بەڵام لە ڕووی کردەیەوە دەگۆڕدرێت. با ئاکەپە و پەیوەندیەکانی لەگەڵ ڕێکخراوەکانی وەک داعش و ئەلقاعیدە بە نمونە وەربگرین. وەک دەزانین قسە و باسێکی زۆر هەبوو لەسەری تورکیا و پشتیوانیەکانی بۆ ڕێکخراوە جیهادیەکان لە سووریادا کە لە زۆربەی وڵاتانی جیهاندا بە تیرۆریزم ناسراون. جالێرەدا جۆرێک لە دووفاقی هەیە لە پەیوەندی بەوەی ئایا ئۆپۆزیسیۆن لەسەر ئەو گوتارە بەردەوام دەبێت یان نا. پێم وایە ئەوەی بە ئاشکایی دەڵێن ئەوەیە کە دانوستاندن لەگەڵ تیرۆریستاندا ناکرێت، بەڵام دەشێت بە ڕێگەی تر بکرێت وەک ئەوەی بەریتانیا و ئەمریکا و وڵاتانی دیکە دەیکەن. بەڵام گوتارە ئاشکراکە لەوانەیە وەک خۆی بمێنێتەوە. like the United States or others. But the narrative might stay as it is. یەکێ لە پرسیارەکانی تر بە تایبەتی لەسەر سیاسەتی دەرەوەی تورکیا پێ دوایە ئەم سیاسەتە دەرەوەیی کە ئێستا تورکیایەتی ئەو نزیکبوونەوەی لەگەڵ ڕووسیایە دەستێکەڵکردنی لەگەڵ هەندێک لایەنی تردا ئەمە کاریگەری هەبێت بەسەر ڕۆژاواوە و بە تایبەتی هاوپەیمانێتی ناتۆوە کە ئەردۆغان وەکو گرفتێک ببینن لە بەردەمیانە و هەوڵ بدەن لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنە یاشکێن لەو بابەتە. I think the best thing for the West to do, I mean, in terms of the elections, for example. پێم وایە باشترین شتێک ئەو لایەنانەی باستکردن بیکەن دڵنیابوونە لەوەی هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا و ڕوون و ئاشکرا بکرێت لە تورکیادا و بە پێی میکانیزمە نێونەتەوەیەکان بێت و چاودێری بکرێت لەلایەن ئەوروپا و ئەمریکایەکانیشەوە. جا وڵاتانی ڕۆژئاوا ناتوانن لەوە زیاتر دەستیان هەبێت، چونکە ئەگەر شتێکی ئاوەها بکرێت ئەوە ئەردۆغان زۆر بەزیرەکانە بەکاری دەهێنێت و دەیکاتە بابەتی هەڵبژاردن و زیان لە ئۆپۆزیسیۆنەکان دەدات. Foreign involvement and supporting the opposition. It is going to hurt the opposition. دکتۆر سلێمان بە بڕێک باس لە میدیاش بکەین لە تورکیادا.
لە کاتێکدا کارەساتی بوومەلەرزەکە و چۆنێتی بەهاناوە چوونی خەڵک بوونەتە بەشێکی دانەبراو لە فاکتەرە سەرەکیەکانی ئەم هەڵبژاردنەی مانگی 5 بەڵام دەسەڵاتدارانی تورکیا وەک ڕۆژنامەوانان دەڵێن ڕێگر بوون لەوەی ڕۆماڵێکی تەواوەتی ئەو کارەساتە بکرێ. پۆلیس ناسنامەکانمانیان برد ئەوجا بردیانینە بنکەیەکی پۆلیس و 3 بۆ 4 کاتژمێر هێشتیانینەوە. پرسیاری ئەوان لێ دەکردین بۆچی هاتووینەتە ئەو ناوچانەی بوومەلەرزەکە لێداون. دەسەڵاتدارانی تورکیا سزای داراییان سەپاندۆتە سەر ئەو کەناڵە میدیاییە تاکوتەرایانەی ویستویانە ڕای گشتی وڵاتەکەیان ئاگادار بکەنەوە. ئەمەش جێی سەرنجێکی زۆری ڕێکخراوە نەتەوەییەکانە. لە تورکیا زیاتر لە 90% میدیا لە ژێردەستی حکوومەتدایە. هەر بۆیەشە دەزانین سزادارایەکان دەسەپێنرێن چونکە ئێمە دەنگی خەڵک دەگوازینەوە. دەنگی ڕزگاربوانی بوومەلەرزەکە. دکتۆر سلەیمان یەکێ لە کێشەکانی تر کە ئێستا کۆمەڵگەی تورکیا ڕوبەڕووی دەبێتەوە دۆسەی میدیایە. دەکرێت بگوترێ ینی میدیایەکی ئازاد لە تورکیایە ناتوانێت ئەو ڕۆڵی کە پێویستە بیژێڕێت. خەڵک چۆن بگەنە زانیاریەکان بە تایبەتی بۆ ئەم هەڵبژاردنە. ئەمەش یەکێکە لە نیگەرانیەکان. لێرەدا تۆڕە کۆمەڵایەتیەکان کەناڵە سەرەکیەکانن بۆ هەبوونی زانیاری ناو بەناویش لەلایەن حکوومەتەکەەوە وەک ئەوەی هاوکاتی بوومەلەرزەکە بینیمان بە بیانووی تاقیکردنەوەوە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر ڕاگیرە. ئەم جۆرە لە شوێنی دیکەش ئەزمون کرا و بەڕای من ئەوە تاکتیکێک بۆ بەکارهێنراوە. جا لێرەدا گرنگە بڵێم بە تایبەتیش بۆ ئۆپۆزیسیۆنەکان ئەم دیاردەیە نەکەنە بیانێک و بڵێن دەنجیان ناگات. جا دەبێت هەرچی میکانیزمیان لەبەردەستدایە بەکار بهێنرێت بۆ گەیاندنی زانیاری و هەواڵەکان بە خەڵکو و بەوانش کە چاودێری بنکەکانی دەنگدان دەکەن یان چاودێری ڕەوشی هەڵبژاردنیش دەکەن. جا لەمەدا بەرپرسیارەتێکی گەوریان لە ئەستۆدایە. بەڕوانینی من بەر لە هەموو شتێک گرنگترین کاری کە ئۆپۆزیسیۆن بیکات ئەوەیە دەنگدان ببێتە ڕۆژی دەنگدانەوەی ئەم ڕەوشەی کە هەیە. بەڵام لە هەمان کاتی شاوشمان لەبیر نەچێ ینی من بخۆم زۆرێک لە ڕۆژنامەوانەکانی تورکیانی جۆم لێ بۆەوە باسمان کردووە کە دەڵێت چاوەڕوانی ئەوە دەکەن ئەوەندەی تر کۆت و بند بخاتە سەر میدیا بۆ سەر گەیاندنی زانیاریەکانیانی و لەسەر وەختی بوومەلەرزەکەدا هەندێک دەستگای میدیا هەندێک ڕۆژنامەوان دەیویست زانیاری ئەو شوێنانی کە بوومەلەرزەکە لێی داون بگەیەنە خەڵک بەڵام دووچاری لێپێچینەوە و گرتن و دوورخستنەوە و کۆمەڵشتی گەورەتر هاتوون. چاوەڕوانیش دەکرێت کە کاری زیاتر بکرێ بۆ کۆتوبەندکردنی کاری میدیایی لە تورکیادا. Again, it is a very important question. جارێکی دیکەش پرسیارێکی زۆر گرنگە و وەڵامدانەوەشی ئاسان نییە. لە پرسیارێکی پێشووتردا ئاماژەم بە ڕۆڵی وڵاتان کرد. هەر بۆیە لێرەشدا دەڵێم ئەو وڵاتانە دەتوان دەرفەتەکانی دەستڕاگەیشتن بە تۆڕەکانی سۆشیال میدیا بڕەخسێنن. ئەمە پێویستە بکرێت. جا بەرپرسیارەتی ئۆپۆزیسیۆنەکانە بتوان کاردانەوەی گەورە بێنە ئاراوە لە بەرامبەر ئەو جۆرە کارانەی حکومەتدا نەک هەر ئەوەی گازندە بکرێت چونکە پێشتر ئۆپۆزیسیۆنەکان لە خەڵک زیاتر گازندەیان دەکرد. ئێستا کاتی ئەوەیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەرپرسیارەتی ڕابگەرن بۆ دڵنیابوون لەوەی هەڵبژاردن و پرۆسەی هەڵبژاردن بەڕوونی و ئاشکرایی دەکرێن. زۆر دەمێکە ئەردۆغان میدیای کردوتە ئامانج. پرسیارێکی تریشت کرد کە بۆچی ئەم هەڵبژاردنە گرنگە چونکە ئەگەر ئەم جارە هەڵبژاردن بباتەوە ئەوە دەبێتە کۆتایی هێنان بە میدیای ئازاد لە تووشەدا. ئەگەر لە ئێستادا لە 90% میدیاکان داگیر کرابێت کێ دەزانێت دوای هەڵبژاردن چی ڕوودەدات. یەکێ لە پرسیارەکانی تر کە زۆر گرنگە بکرێت ئەگەر بێت و ئەردۆغان لە دەسەڵاتدا مایەوە چیتر دەکا بەرامبەر بە میدیای ئازاد؟ I think there are two sides of this. The media. پێم وایە دوو بابەت هەن لێرەدا. ژمارەیەکی زۆر کەمی میدیا هەن بە تایبەتیش ڕۆژنامە. خەڵک وەها دەزانن هی ئۆپۆزیسیۆنەکانن بەڵام لە ڕاستیدا بە شێوەی جۆراجۆر لەلایەن حکومەتەوە کۆنتڕۆڵ کراون. جا ئەوەی گومانی تیادانیە ئەوەیە کە خۆی باڵا دەست دەکات بەسەر هەموو میدیاکانەوە و تەواوی ڕێگەکانیشی لێ دەبڕێت. خاڵی دووەم پەیوەندی هەیە بەلایەنی سیاسیەوە. 2 ساڵ لەمەوبەر ئەردۆغان باسی پێکێنانی جۆرە لایەنێکی سیاسی دەکرد کە نیشتیمانی بێت. لەمەدا ڕێک باسی لە دروستکردنی ئۆپۆزیسیۆنێک دەکرد کە دۆستی حکومت بێت و تەبابێت لەگەڵیدا. هەڵبەتە ئەو لایەنە لەژێر کۆنتڕۆڵی لایەنە فەرمانڕەواکەی خۆیدا دەبێت. نیگەرانیەکەم لەوەدایە کە دۆسی دیموکراتی لە تووشیادا تەنها دەبێتە قسەکردن و هیچی تر و میدیای ئازادیش کۆت دەکرێت و لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش ناتوانن بە شێوەیەکی گونجاو کاری خۆیان بکەن.
دکتۆر سلێمان دەچینە دوابەشی بەرنامەکەمان. لەگەڵ هەموو ئەو ڕەوشەی پێش ئەم هەڵبژاردنە چاوەڕوانکراوەی مانگی 5 هەیە لە تورکیادا، بەڵام لە ناو دەنگدەراندا هیوایەک هەیە بۆ کۆتایی هێنان بە وەک دەڵێن تاکڕەوی لە تورکیادا. وەها چاڕوان دەکەین ئەم ڕژێمە بڕوات و ئێمەش لەو پێناوەدا دەجەنگین. هیوایەکی زۆرمان بەم هەڵبژاردنەیە، هیوامان بەم پرۆسەیەیە کە هەموو دەنوڕەنگێکی تێدا بەشدار بن. بەڵێ بۆی دەجەنگین چونکە ئەم ڕژێمە دیکتاتۆرە، هیچ بژاردەیەکی تر لە بەردەمدا نییە، تەنها ئەوە نەبێت دەبێت بڕوات. بۆ کورد لە تورکیادا مانەوەی ئەم حکوومەتەی ئێستای تورکیا لە دوای هەڵبژاردنەکان شتێک نییە تا هیوایەکی لەسەر هەڵچندرێت. ئەردۆغان نا، ئێمە لایەنگری نابین، سەیری ڕەوشی ئابووری و دۆسەکانی تریش لەم ناوچە کوردنشینەدا بکە. ئەو کابرایە تەنانەت دانانێت بە زمانی کوردیدا وەک زمانی دایک. نا، ئەستەمە کورد دەنگ بە ئەردۆغان بدات. پێشتریش لەو بازدانەدا کە ئاکەپە پشتی بە دەنگدەرەکانی بەستە بوو، هەوڵیدا بوو کەمبوونەوەی دەنگەکانی سنوودار بکە، بەڵام ڕوودانی بوومەلەرزەکە ئەو ڕیسەی کردەوە بە خوری. حکوومەتی تورکیا توانی دۆسی دابەزینی ڕێژی دەنگەکانی کەم بکاتەوە، بەڵام پێم وایە بوومەلەرزەکە و ڕاپەڕاندنی ئەرکەکان لەلایەن حکوومەت و هاوپەیمانەکانیەوە هۆکارێکی ترسناکی تێکچوونی پەیوەندیەکانیان بوو لەگەڵ قوربانیەکان و لەگەڵ تەواوی تورکیاشدا بەگشتی. دکتۆر سلێمان دوابەشی بەرنامەکەمان بە پرسیارێکی کاک مەحموود شێرزاد دەست پێەکەین، دەڵێ ئەگەر لەم خولەی هەڵبژاردننی سەرۆکایەتی تورکیادا سەرۆکی ئێستا ڕەجەب تەیب ئەردۆغان شکستی هێنا و سەر نەکەوت لەم هەڵبژاردنەدا ئەڵبەتە مەبەستێتی لە بەرامبەردا کلژداروغلو متمانەی گەلی تورکیای بەدەست هێنا، بۆ گەلی کورد بە چ جۆرە ڕووداوێکی سیاسی دەتوانین باسی بکەین، بۆ چ دەستکەوتێکی ئابووری بۆ کورد دەبێت؟ I think these are all connected. پێم وایە ئەمە هەمووی پەیوەندی هەیە پێکەوە. یەکێک لە هۆکارەکانی ئەوەی وەبەرهێنانی بیانی لە تورکیا کشایەوە ئەوە بوو سەروەری یاسا نەبوو، ڕوونی و ئاشکرایی نەبوو و بەرپرسیارەتیش نەبووە. ئەمانە بابەتی سەرچین بۆ وەبەرهێنانی بیانی. لە ئێستادا کۆبوونەوە هەن لە نێوان ئۆپۆزیسیۆنەکان و وەبەرهێنە بیانیەکاندا و ئەوەهاش پێشبینی کراوە کە وەشەرخانێکی گەورە لە وڵاتەکەدا دێتە ئارا و ئەمە شیانی وەبەرهێنانی بیانی زیاتر کردووە. هەڵبەتە سەروەری یاسا و ڕوونی و ئاشکرایی و هەبوونی بەرپرسیارەتیش بۆ ئایندەی کوردیش بەسوود دەکەوێتەوە. پێم وایە کلژدار ئۆغڵو وەک کەسایەتێکی سیاسی دەشێت ببێتە کارکتەریشی گرنگی سیاسی لە تورکیادا و لەوانەشە کار ئاسانێکی زۆریش کات بۆ کورد و بۆ مافەکانیان. ڕاستە لەوانەیە هێشتا زوو بێت بۆ باسکردنی ئەم بابەتە، بەڵام ئەوەش دەبینرێت کە تورکیا ئەردۆغان پاشەکشەی کردووە لە دۆسەی مافەکانی کووردا و دەشبینین کاندیدەکەی تری سەرۆکایەتی تا ئێستاکە ژمارەیەک هەڵوێستی ئەرێنی نیشانداوە لەبارەی دۆسەی کوردەوە وەک سەروەری یاسا و گەڕانەوە بۆ دیموکراسی. بەڕوانینی من ئەمانە زۆر گرنگتر بۆ هەموو کەسێک لە تورکیادا بە کوردیشەوە. پرسیارێککە لە پرشنفەلەکە دینکاکەیەوە ئەڵێ ناکرێ ئێمە وەکو شێوازێکی فەرمی بڕوانینە ئەم هەڵبژاردنە لەبەرەوەی نەتەوەیەکی 30 ملیۆن کەسی لە تورکیادا زیندان دەکرێن، سەرکوت دەکرێن. ئیتر بۆچی ئەمە بڕوانینە هەڵبژاردننی تورکیا کە هیچ تێگەیشتنێکی تیان نییە، نە دیموکراتیەتی هەڵبژاردنەیە نە هیچ شتێک. I think this is a very good question. پێم وایە ئەمە پرسیارێکی زۆر باشە. ئەم ڕەوشە تەنها یەک شتمان پێ دەڵێت کە ئەم حکومەتە وەهای دادانێت هیچ جێگرەوەیشی نییە. سەرگوشتەیەکی باشت نییە لەبارەیەوە باسی بکەیت. بەرنووسی پرۆژێکی سیاسی نییە بۆ کورد و بۆ خەڵکی دیکەش لە تورکیادا دڵخۆشکەر بێت و بڵێت بەڵێ ئایندێکی باشترمان دەبێت کاتێک دەڕوانینە ڕاگەندراوەکەی ئۆپۆزیسیۆنەکان ژمارەیەک ئاماژەی تیادان بۆ گەڕانەوە بۆ یەکێتی ئەوروپا. پەیمانی گۆڕانکاری لە ڕێبازە دەدەن. بۆ نمونە ئەوە شتێکی گرنگە چونکە باسکردنەکە لە سەروەری یاسا دیموکراتی لە تورکیادا لە کێشەدایە. جا ئەگەر ئۆپۆزیسیۆنەکان هەڵبژاردنیان بردەوە و پەیمانەکانیان بەجێگەیاند ئەوە بۆ هەموو کەس مای دڵخۆشیە. جا کورد پێکاتێکی کاریگەرە لە تورکیادا و ئەگەر حکومەت بگۆدرێت و پەیمانەکانیش جێبەجێ بکرێن ئەوە ئایندێکی دڵخۆش کرد دێتە ئاراوە. سەلاحەدین دەمیرتاش لە زیندانە بۆچی؟ هیچ کەسێک نازانێت بۆ. ژمارەیەک تاوانیان بۆ هەڵبستراوە و هەر بۆیەشە لە زیندانە. جا کاتێکیش بازدەم هەڵبژاردنە دەکرێت وەها باسی دەکات کە دوا دەرفەتە و پێویستە خەڵکیش ئەم دەرفەتە بقۆزێتەوە. جا بابزانین ئایندە چیمان پێ دەڵێت. دکتۆر سلێمان زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. سپاس و پێزانینم.
ئەلبەتە ئازیزان سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.